ڕۆژی یەکشەممە هاتنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سلێمانی دوو مژدەی بۆ خەڵکی ئەم شارە تێدا بوو. یەکەمیان دانانی بەردی بناغەی پرۆژەیەکی استراتیژی بوو کە ئەویش بە بازاڕکردنی گەنمی جوتیاران بوو کە لە نێو ئەو پرۆژەدا سەرۆکی حکوومەت بەڵێنی دابینکردنی بودجەیەکی بەبڕی 5 ملیار و 700 ملیۆن دینار ڕاگەیان بۆ پاراستنی سەوزایی سلێمانی کە مەترسی لەسەر وشکبوون و زەردبوونی بەشێکی زۆر لە باخچەکانی سلێمانی هەبوو. بەڕێوەبەراتی باخچەکان بڕیارەکە زۆر بە گرنگ دەزانن بە تایبەت بۆ دۆخی ئێستا چونکە بۆ بڕەپارەیە دەتوانرێت ڕێگری لە زەردبوونی باخچەکان بکرێت و چەند پرۆژەیەکی جوانکاریشی لە باخچەکان پێدەکرێت. بۆ ئاودێری بلوارەکانمان بۆ ئاودێری پارک و باخچەکانمان و چاکسازی سیانی حەدایق لە ناو پارک و باخچەکان بە تایبەتی پارکی هەواری شار کە ڕووبەرەکەی 4000 دۆنمە و زیاد لە 565 پارک و باخچەی ناو شاری سلێمانی و ئاودانی بلوارەکانمان ئاودانی باخچەکانمان کە نزیکەی 3 ملیۆندار لە خۆیەگرێ. ئێمە بە بڕیارێکی گرنگ ێزانین لە دوای ئەمە ئەوەی کە گرنگە زوو بێتە سلێمانی و کارەکە زوو جێبەجێ بکرێت کرداریانە کە ئێمە چاوەڕێکین چکە دار و نەمام چاوەڕێی ڕۆتینات ناکە بەڕاستی پێویستی بە ئاوە ئەم ساڵی وشکە ساڵی مانگێک هاوین پێشکەوتووە. ڕێکخراوە ژینگەیەکان ئەم بڕیارە بە دروست و گونجاو دەزانن بەڵام بە پێویستیشی دەزانن بۆ ڕێگری لە زەردبوونی باخچەکان لە ساڵانی داهاتوودا و بۆ ئەوەی حکوومەت فشاری دارایی لەم ڕووەوە نەکەوێتە سەر باشترە چەند هەنگاوێک لەلایەن شارەوانی و باخچەکانەوە بنرێت. دیارە تەرخانکردنی هەر بڕەپارەیەک بۆ پارێزگاریکردن لە ڕووبەرە سەوزایەکان ئەمە کارێکی گرنگە بەڵام ئەو بڕەپارەیە ئەوەی کە من بزانم ڕووبەری سەوزایی زیاد ناکە بەڵکوم ئەو ڕووبەرە سەوزایی کە ئێستا هەیە و مەترسی وشکبوون و لە ناوچووی لەسەر ئەمە دەپارێزێت ئەمە شتێکی باشە و لەگەڵ ئەمە هیچ پێویست ناکە ساڵانە بەشی باخچەکان یاخود ڕێکخراوەکان کەمپینی جۆرا و جۆر دروست بکەن و داوای ئەوە بکەن کە بڕەپارە بۆ سەوزایەکانی سلێمانی دابنرێت و هەموو سەوزایەکان زەرد بوون اینجا کە بڕەپارەکەی بۆ تەرخان بکرێت بەڵکوم پێویستە حکوومەت خۆی پلانی هەبێ بۆمە بەشی باخچەکان ئامێریان هەیە مەبەستم ئۆتۆمبیلە تەنکەرە و بەڵام ئەم ئۆتۆمبیلانیان پێویستیان بە سیانەکردن هەیە پێویستە بڕێک یان بڕەپارێکی تایبەت تەرخان بکرێت بۆ سیانەکردنی ئەم ئۆتۆمبیلانە و هەروەها پێویستیان بە شۆفێر هەیە پێویستە شۆفێران بۆ دابنرێت. بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی ئاماژە بۆ دەکەن بۆ ئاودانی باخچەکان ڕۆژانە پێویستیان بە 50 تەنکەر و بڕی 2 ملیۆن لیتر ئاو دەبێت بەڵام تەرخانکردنی ئەم بڕەپارەیە دەتوانێت ڕێژەی تەرخانکردنی تەنکەری ئاوەکان بۆ 100 تەنکەر لە ڕۆژێکدا زیاد بکات. ئەو پارک و بلوارانەی بڕیارەکە دەیانگرێتەوە بریتین لە پارکی هەواری شار کە ڕووبەرەکەی 4000 دۆنمە، شەقامی مەلیک مەحموود کە 22 کیلۆمەترە و بلواری تاسڵوجە کە 12 کیلۆمەترە لەگەڵ 91 بلواری لاوەکی لە پارێزگای سلێمانی. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی.